ئاشتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستان لە وانەی ئەم جارە بە خزمەتتان شادبینەوە لەم وانەیە باسی سەرەتای لەسەر PHP باسی سێنتاکسەکانی PHP بکەین، باسی ڤارێبڵ دەکەین و باسی گشتی PHP بکەین. بۆ ئەوەی ئێمە ئیش لەسەر PHP بکەین دەبێت سێرڤەرێک دابەزێنین کە ئێگزام بێ ببورن کە MySQL لەسەر بێ و بتوانین کۆدەکانی PHP تێدا ڕەنکەین. چکە پێویستمان بە سێرڤەرێکی PHP بۆ ئەوەی بتوانین کۆدەکانی PHP ڕەنکەین. سەرەتا ئێمە بەرنامێکی ئەتوانین سوودی لێوەرگرین وەکو لۆکاڵ سێرڤەر، ئەویش ئێگزام باشە کە ئەنووسین ئێگزام ئەتوانین بینە ئێرانە لێرانە کلی بکەین، ئەگەر ویندۆز، ئەگەر لینۆکس، ئەگەر ماکۆئێسە، هەر شتێکی ترێ ئەتوانین لێرە دابەزێمە کۆتا ڤێرژنی PHP 7.3 ئەوە ئێگزام و ئەتوانین وام سێرڤەریش دابەزێنین کە بامان شێوە وەکو ئێگزامە ئەتوانی ئینستۆڵی بکەین بۆ هەردوو ئەوەکان کە کلیک لەکەین. بۆ نمونە ئەمە ئێگزام سێرڤەر بۆ ویندۆزە کە کلیک لەکەین ئەتوانین دای بەزێنین بەبێ کێشە بتوانین ئیش لەسەر PHP بکەین. کە سەرەتا دای ئەبەزێنین ئەیکەینەوە بەم شێوەیە. ئۆکەی، ئێمە بۆ ئەوەی بتوانین ئیش لەسەر PHP بکەین تەنها دوو شتمان پێویست، هەیەک ئەپێچەکە لەگەڵ MySQL ئەم دوو سێرڤەرە ڕەنەکەین، ئەم دوو پارتە لەم سێرڤەرە. ئەمە یەکەممان ڕەن کرد چاوەڕێیەکەین کەسک بوو، ئەمەی دوێمیشمان ڕەن کرد ئەمەش کەسک بوو. ئۆکەی، ئێستا ئەمان سێرڤەری ئێمە دابەزیوە. کاتێک ئێگزام دابەزێنی کۆمەڵە فایلێکی لەگەڵ دابەزێ، ئەچینە ئێگزام، ئەچینە htdocs. htdocs ئەو شوێنێک کە فایلی PHP دەبێ لێبێ بۆ ئەوەی ڕەنی بکرێت. چکە ئەگەر لێرە نەبێ PHP تەنها ئەم لینکە ئەناسێ، htdocs ئەناسێ. ئەگەر لینکێکی تر بێ نازانێ ئەم فایلەی تووچێ و ئیرۆرەدا. بۆبورن لێرانە ئێمە بۆ ئەوەی پێویستمان بە ئیدیتۆرێکە بۆ ئەوەی کۆدی پێ بنووسین، ئەویش ڤیژوەڵ کۆدە، باشە VS ڤیژوەڵ کۆد. ببورن ڤیژوەڵ کۆد ئەتوانین ڤیژوەڵ کۆد بەکاربێنین. ئەمەش ڤیژوەڵ کۆد ئەتوانی دای بەزێنین کە بۆ هەرچێک سیستەمەکە بەردەستە کە ئیدیتۆرێکە باتوانانی هەیە ڤیژوەڵ کۆد بەکارناینی ئەتۆم بەکاردینی، ئەتوانی ئەمەش ئەتۆم دابەزێنی. ئۆکەی، هەیە نۆتپاد پلس پلس بەکاردێنی، نۆتپاد پلس پلس. ئێمە هیچ کێشەیەکمان نییە، ئەتوانین نۆتپاد پلس پلسەکە دابەزێنین. ئۆکەی، ریفرێشکەین. ئۆکەی، داوڵۆ نۆتپاد پلس پلسەکەی خەتەکەم کێشەی هەیە. ئۆکەی، ئەتوانین نۆتپاد پلس پلسەکەی دابەزێن بێ کێشە. ئێستا ئێمە هیچ لەسەر ئێگزامەکەین و لەگەڵ ڤیژوەڵ کۆدە ئەم دوو بەرنامەیان پێویستە بۆ ئەوەی بتوانین ئیشەکانمان بکەین. لێرانە نیو ویندۆز دەکەین، ئەم پرۆژەی پێشتر لە ئەبین. ئۆکەی، لێرانە دەین نیو فایلێکەکەین. ئۆکەی، ئەنووسم ئەم فایلی خۆم سەیڤەکەم لەکوێ سەیڤ بێ، باسم کردەوێت بچینە سی، بچینە ئێگزام. ئۆکەی، بچینە htdocs لە ئێگزامە هەیە ئەوە هاتینێ. لێرە نیو فۆڵدەرێک ئەنووسین توتۆریال، باشە توتۆریال کۆرس یەک، توتۆریالێک من دروست کرد. باشە ئەکە ئەچمە ناوە ئەنووسم index.php. ئەمە index.php کەم دروست کرد. ئێستا ئەمە کۆدی PHP کەم. لێرە ناتوانین ئێمە توڵەکانی PHP دابەزێنین. لێرە نووسین PHP، ئەتوانین PHP سنتاکسێکی دابەزێنین بۆ ئەوەی کە سنتاکسی کە نووسی بۆ ئەوەی ئیرۆرت نەداتێت. لێرانە ئەتوانین ئەمە دابەزێنین، چاوەڕ ئەکەین تاکو دابەزین.
ئەمە سنتاکسی PHP-کەدا ئەبەزێ بە هەموو سنتاکسەکانیەوە ئەتوانیت تۆ کامە سنتاکس فۆرمات HTML ئەمەش یەک لە سنتاکسەکانی ئەتوانین ئەمەش دابەزێن بە کەیفی خۆت سنتاکسێکی تویست ئەتوانین دابەزێنی. ئۆکەی ئەمە سنتاکسەکانم هەمووی لێرانە هەیە. ئۆکەی ئێمە دەین ئەنووسین سەرەتا ئەمە ئۆپن تاگەکەین نیشانەی پرسیار PHP سەیرکەین ئەمە PHP باشە نیشانەی پرسیار داخستن ئەمە تاجی PHP گەر بیرتان بێ ئەمە ئەنگۆ تاجی ئێجوان ئەمان کردەوە دواتر داخستنی ئێجوان ئەمە تاگێکە وایە ئەم تاگە لە هەر جێک بنووسیت شتێکی تێدا بێت کە ئەیکەیتەوە پیشانتدا. PHP تاگ بە هەمان شێوەیە تاگێکە لە ناو HTML بورە لە فایلی کە index.php نووسین دەتوانین ئەم تاگە دروستکەین. ئێمە سنتاکسمان هەیە لە PHP باشە سنتاکسەکانی PHP سەرەتا باسی ڤارێبڵەکەین بۆ ئێمە ڤارێبڵەک تعریف بکەین پێویستە نیشانەی دۆلار بنووسین. ئۆکەی ناوی ڤارێبڵەکەی بۆ نمونە X یەکسانە نرخی ڤالیوەکەی چەندە 5 سمی کۆڵۆن دانێ بەڵام لەبەرەوەی لە ناو تاجی PHP نیە سیرتان کرد چەند جیاوازی هەیە ئەمە لە تاجی HTML ئەمە لە ناو تاجی PHP زۆر جیاوازی هەیە و لێرانە ئەزانی ئەمە ڤارێبڵەکە ئەمە ئینتیژەر باشە پێویست ناکا بنووسین ئینتیجەر واتە پێویست ناکا بنووسین ئینتیجەر. ئۆکەی ئەو جارێ نووسم نەیم ئەبێت چ بێ ئەبێت سترینگ بێ دەبڵ کۆتیشن بۆ نمونە ئەحمەد. ئۆکەی ئەمە سترینگ بۆ نمونە دێتە تایمە هەر شتێکی ترە کە ئەتوو لێرانە تەنها ناوێکی لێ ئەنێ و ڤالوەکەی دەیە ئەو خۆی ئۆتۆماتیکی سنتاکسەکەی وەرەگری. ئێستا سنتاکسی X105 ئینتیجەرە سنتاکسی نەیمەکەی سترینگە لەبەرەوەی یەکسانمان کردێ بەم ڤالیوە. ئەمە دواتر ئێمە بۆ ئەوەی پرێنتی بکەین پێویستمان بە شتێکە ئەگەر لە زمانەکان بیرتان بێن ئەمان نووسی پرێنت بۆ نمونە لە جاڤا لە پایتۆن لە سیەکان و لە C# ئەمان نووسی رید لاین و ڕایت لاین وەرگرتنەوە بوو ڕایت لاین پرێنتکردن بوو. ئۆکەی لێرانە بۆ ئەوەی پرێنتکەین ئەمان نووسین ئیچۆ. ئۆکەی ئەمە ئیچۆمان کرد بۆ نمونە چمان بۆ پرێنتکە ئەنووسین $X ڤارێبڵی X. ئۆکەی ئەویان چییە ئەو ئیچۆیە یعنی پرێنتی باشە ڤالیوی ڤارێبڵی X پرێنتی نرخی Xەکە. ئەگەر بین بچینە htdocsەکەمان ئۆکەی بورن بچینە htdocsەکەمان دواتر بچینە توتۆریالەکەمان ئیندێکسمانە باشە ئەمە ڕەنکەین یەکەم جا چۆن ڕەنەکەین دینینە ئێرانە. ئۆکەی زیادمان کرد لێرانە گرسەیەکی کۆدەکەی بۆمان ڕەن کرد مەتە لێرانە ئاوتپوتەکەی نەدا لێرە لەسەر سێرڤەر نییە. بۆی ئێمە ئیش لەسەر سێرڤەر بکەین ئەبێ چی بکەین ئەبێ ئەمە ڕەشکەینەوە. ئۆکەی سێرڤەری ئێگزام 127 لۆکاڵ باشە 001 ئەمن پۆرتەکەم دایتێ ئەنگە ئەو پۆرتەی مەدەنەگەر ئێگزامدا 800 لەبەرەی من ئەو پۆرتی هێشتان بەکاری نەبێت فۆ نرخەکەی چەند بوو 5 باشە لێران ئەنووسم. ئۆکەی X 2 نقطە باشە ئەوە یعنی چی یعنی X نرخی X یەکسانە بە چەند لێرە بەس ڤالیوەکەی پیشاندا لێرە تێکستێک مندایتێ لەگەڵ ئیچۆ تێکستێکە لێرە ئەگەر ئەمە ڕیفرێشکەم سیکەن X یەکسانە بە 5 ئەگەر بێم ئیچۆیەکی تر دروستکەم ئەمە کۆپیکەم. ئۆکەی ئەو جارەی نەیمەکەی بینم ئەو Xە بکەمە نەیم و ئەو Xەش بکەمە نەیمەکەی لێرە نەیمی دەبی نەیم یەکسان بی بە ئەحمەد چ پرێنتەکە ئەرێ نەیم
اوكي او نيم احتياطيه فاليو كي نيمي ورا او فاليو كي تي احمد اوكي ريفريش كان اكس بينز نيم احمد لو توشي اوش تنبين امن تاجك نتاجي بي ار تي يعني نيو لاين وابزان مگر ايش كا زور باش اوكي ايرور اشكال انا بي تاجي بي اتش بي نام بي مبنوس اوكي سير كان اكس بينز نيم احمد او تبو ام دو اگر سير كان لنيوان اكس بينز نيم احمد هيت نيو لاينك نيا راس هم بيكون اللي كابو وي اما بتوانين تاجك بنوسين لناو HTML دبي ام تاجي اما لناو ايتشو بي كواتا ايتشو رن بيدا تاجي HTML بنوسين بلان بس مرزق لناو ايتشو انوسين بي ار باشا ام زارا اما تاجا باشا رن نيو ستا لاين ستا لايني خوارتر با ريفريش كينوا سير كان اكس سكسانا نيو لاين ايشكر بەتەگەر ئەمن بمەوێت تاگەکی HTML بنووسم لە ڕێگای چیە؟ لە ڕێگای ئیچۆ لێرە ئەنووسم بۆ ئەوەی تاگەکی HTML تاگەکی HTML بنووسم پێویستە لە ناو ئیچۆ بێت ئەمە سنتاکسە واتە ئەمن ئەمڕۆ باسیمان کرد ڤارێبڵ باشە دوو ڤارێبڵمانە ئەمە ئینتیجەرە ئەمە سترینگە دواتر ئیشۆ باسی پرنت کردمان کرد دواتر BR دواتر نەیمی ئەوەمان کردە ئەمە ئەمڕۆ باسی بگورن ئەمڕۆ باسی تاگەکان بگورن ڤارێبڵم کرد و لێرە توان لە ئینتەرنێت سەیری کەن چکە ڤارێبڵ دەرسەکە زیاتر پەیوەندی بە درس پروگرامینگ وێ نەکوێ پروگرامی بۆیە کە ئێمە دەرسێکە خوێنین وەکو ڤیژوال بیسیک سی شارپ جاڤا ئەمانە ڤارێبڵەکانمان هەمی خوێندووە بۆ نمونە ڤارێبڵمان زۆرە ئینشاڵڵا هەر دەرسە و هەندێک ڤارێبڵ ئەچینە پێش ئەمڕۆ ئینتیجەر و سترینگ بوو لە دەرسەکانی تر دێنە سەر ڤارێبڵەکانی تر ئینشاڵڵا ئیت کرد دواتر دێنە ستراکچەری ئێمە ببورن لیستی ئێمە بۆ خوێندن چیە تۆپیکەکانمان یەکەم جا ڤارێبڵەکان بە تەواوی ئەخوێنین کە ڤارێبڵمان خوێن دواتر دێنە سەر مەرج کۆندیشن وەکو ئیف لێرە بتوانم ئیف بنووسم ببورە ئیف ئۆکەی ئیفەکەم هەبێ ئێلس ئیف باشە هەمی پێویستی بە کەوانەیە PHP اوكي امش كمان دواتر else اوكي بونو ناري مگر اك سيف كان اي اما اكس سام بوبينت ماشي امان اگرنا variable اكس سام بوبا صار اما if دواتر دێنە سەر for each باشە for each شەخوێنین for each کەوانەیە کەینەوە بۆ نمونەرین variable x as بۆ نمونە variable y دواتر دەبڵ کەوانەیە کەمەوە ئەوجارە ئیش لەسەر وایەکە ئەمە لوپەکانە باشە لوپەکان و لە هەموو زمانەکانی تر هەیە ئەتوانین لێرە فۆر بەکاربێنین ئۆکەی فۆڕش ئەرین ڤارێبڵی ئای یەکسانە بە سفر ئای بچووکتر و یەکسان بی بە 5 بۆ نمونە ئای پلس پلس ئۆکەی وێ ئەمە ڤارێبڵی لەگەڵ بنووسین ئەگەرنا ئەمان کاتە بۆمان نەکاتە ئیرۆر اوكي امش فور دواتر ام سنتاکسانە هەمی خوێنین کە سنتاک ڤارێبڵەکان مان تەواو کرد دواتر دێنە سەر ئیف مەرج بە هەموو شێوەکانیەوە مەرجی شەخوێنین دواتر دێنە سەر لوپەکان کە لوپەکانمان خوێن دواتر دێنە سەر ئەرەی مێتۆد فەکشن بگورن دواتر دێنە سەر کلاس ئینشاڵڵا لەم دەرسیە زۆر بە
وردی ئەچینە ناو PHP دواتر ئینشاڵڵا دێنە سەر دروستکردنی پرۆژە و دروستکردنی سیستەم و مەنیجمنت سیستەم بە PHP لەم دەرسە دێنە کۆتا ئینشاڵڵا تا دەرسێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ